تۆ بزاوە یەکەم هاوینە هەواری خێری مردن دوري شەست سيارەی کۆستەر ڕقم تەئمیم هاتە ناو معسکەرێکەوە لە ساحەی عەرەزاتەکە وەستا ژن و منداڵ هاتنە خوارەوە لێرانە دەوریان گیراوە گوارەکەی لە گوێستیان ڕائەکێشایە خوارەوە مەنگوسیلەکەی لە دەستیان بە زۆر دەرەکرد منداڵ ئەکەوت ژن نەخۆش خۆیەت و هاواری ئەکرد بە بازێکی بە پێخواسی هاتووە تۆ بزاوە دەشتێک لە ترسی ترسا و کابرایەکی دیکە مەلا بوو قورئانی دایە دەستیان و بیکە بۆ خاتری قورئان ئەو منداڵم کەوتووە لەوەش خۆیتەوە قورئانەکەی لە دەستی سەند وتی خاتر ئەڵڵا قورئانەکەی شەقیتی هەڵدا وتی ئەڵڵا خەڵەس و محەممەد خەڵەس و قورئان خەڵەس ئەمانە حتا ڕۆژی قیامەت ئێستاش تەمەشاکن بزانن چی ئەکەن بە خەڵکی سەرگەڕان و تۆ بزاوا دەربارەی عەردەکان هەر نەفسی تاس و حەمامە ماون بەس قیادەکانیان ڕۆیوە گۆڕ بە گۆڕ تۆ بزاوە یەکەم ئیزگەی دەنگی تیژی پەپوویەکی شەوە زەنگی باڵ لە ئاسن